هەنگاوەکان بۆ دەستپێکردنی کاری خۆمان یاخود بوون بە خاوەنی کاری خۆمان چییە هانە؟ تەمەەن یاخود هەندێک جار ئەو کەسانی کە دەڵێن من جارە لە تەمەنێکی کەمدا ماومم بۆ ئەوەی دەست بە کاری خۆم بکەم بۆی کەسێک بتوانێت کارەکەی گەورە بکات پەرە بۆ پرۆژێ یاخود بۆ پرۆژە بچووکەیە بداکە خۆی دروستی دەکات پێویستی بە چەند ساڵ ماندوو بوون و دواتر تا چنێکی کەیانی پێشبینیەکرێ بەرهەمەکەی بخورێ. دکتۆر سوهەیب ئامەدی مامۆستای زانکۆ ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانی ئێمێ و زانیاری لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەین. دکتۆریان بەخێر بێی. زۆر سپاس. دکتۆر با یەکەم جا باسی ئەوە بکەم کە زۆر کەسەیە زۆر تاکەیە بۆ موچە خۆرە یان کارێکی دەستەکەوێت کە بە موچە کار دەکات بەڵام ئەڵێ نا من حەزم لەوەیە کە خاوەنی کاری خۆم بم ئەوە ئازادترم ئەتوانم دەستمایەکی باشتریشم هەبێ ئەبێ سەرنجی تۆ سەرەتا لەسەرمە وەرگرم. بەڵێ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ جەنابتان و بەیانی باش بۆ ئێوە بۆ بینەرە بەڕێزەکان. هەموو تاکێک لە ژیانە کە ئەژیتن کۆمەڵێک پێداویستی هەیە کۆمەڵێک ئامانجی هەیە ئێمە یەک فرسەتی ژیانمان هەیە هەموو مرۆڤێک تاوان یەکێک لە نووسەرە بەناوبانگە ئەمریکیەکان تەمەنی گەیشتە 85 ساڵ ئەیوت خۆزگە کە ئینسان ئەو ڕۆژەی کە ئەمرێ جارێکی تر سویچەکەی بگەڕایە بۆ یەکەم ڕۆژی ژیانی چونکە بەڕاستی ئەڵێ تەمەنی یەکەممان هەمووی وەکو تێستە هیچمان نەزانیوە من مناڵ بووم نەمزانی مناڵ بوون یعنی چیویان مناڵی کاتی مناڵی یعنی چی دوای ئەوە ئەبیتە هەرزەکار نازانی چون مامەڵی لەگەڵ ئەبیتە خوێندکار نازانی چون سعی بکەیت ژنهێنان و مناڵ بوون و ئەمانە هەمووی دێتە ئاراوە سەیرەکەیت تەمەنت هەموو ڕۆیشت بەبێ ئەوەی شتێکت کردبێ ئەگەر جاری دووەم فرسەتی ژیانمان هەبوایە زۆر باشتر ئەژیان کە ئەمە ئاواتێکە تەمان جێبەجێ نابێتن بەڵام من ئەڵێم لە کە ئەمەمان دەست ناکەوێتن بەڕاستی ئەبێ زۆر ئاگامان لە خەرجکردنی ئەو فرسەتە ژیانە بێتن کە لە بەردەستمانە هەیە هەموو مرۆڤێک بە دنیایەک پێداویستی و ئاوات و خەون و حەزی هەیە ئەبێ یەکێک لەو شتە گرنگەکان کە لە زووەوە دەست پێ بکەیت و چارەسەریکەیت دابینکردنی سەرچاوی دارایی بۆ دابینکردنی ئەم پێداویستانە مرۆڤ یعنی مرۆڤ لە سێشتی سەرێکی پێک دێتن عەقڵە جسمە ڕۆحە ئەگەر بەس وەکو تاکی سەیریکەین بازبێنی لە خێزانەوەنە مرۆڤ بوو ئەوەی جسمی مرۆڤ گەشە بکە پێویستی بە خواردنە پێویستی بە جلوبەرگە پێویستی بە شوێنی مانەوە و حەوانە و ئیسراحەت و خۆپاکردنەوە ئەوانایە عقلی مرۆڤ بوو ئەوەی گەشە بکە پێویستی بە خوێندنەوەی پێویستی بەسەر گەڕان و دیداری زانایان و دیبیت و ئەو شتانەیە ڕۆح و دەرونی مرۆڤ بوو ئەوەی گەشە بکە پێویستی بە یارمەتیدانی خەڵکە هاوکاریکردن و ئەمانە کە ئەم لیستە دروستەکە سەیرەکەی هەر هەمووی پێویستی بە پارەیە پێویستی بە داهاتە پێویستی بە سەرمایەیەکە تو ئەم سەرمایە دابین نەکەیت ئەوجا ئەوە نییە بڵێ ئەمڕۆ تێرنانم خوارد تا 3 ساڵی تر برچینەوە بەیانیشە پێویست ڕۆژی 3-4 جار ئەبێ ئەمە بکەیت بۆ هەموو بەشەکانی پارچەکانی ژیانی خۆتیان یان مرۆڤ بۆیە گرنگترین بابەت یەکێک لە گرنگترین بابەتەکان کە ئینسان زوو خەمی بخوا و یەک لای کاتەوە مەوزوعی داهات و دارایی خۆیە ئەمە بەداخەوە لە پەروەردە خێزانیەکانمان و لە پەروەردەی حتا پرۆسەی خوێندن و ئەوانە لەسەر ئەمە تاکەکانمان بە مناڵیەوە پەروەردە ناکرێن ئیتر 6 ساڵتەوە ئەکە چێتە قوتابخانە لە قوتابخانە 16 ساڵ ئەخوێنێ یەک حرف لەسەر چۆنیەتی پەیاکردنی پارە فێر ناکرێت فێری پسپۆریەک ئەکرێ ئەو پارەکەی لە باشترین حاڵەتە و شەهادەیەکی پێ ئەدرێتن بەڵام فێر ناکرێتن چون بتوانێت داهات پەیاکە حتى ڕۆبەرت کیۆساکی نووسەرێکی ئەمریکیە بەناوبانگە خاوەنی کتێبی باوکی دەوڵەمەند باوکی هاژار ئەڵێ تەنانەت دەرچوانی بەشە ژمێریاریەکان و ئەوانەی کە پەیوەستی بە کارگەری کار و پارە و داهات و بانق و ئەوانن وتی ئەوانیش لە باشترین حاڵەتە فێری ئەژمارکردنی پارە ئەکرێن فێری پەیاکردنی پارە ناکرێن فێری چون حساباتی فێری خەرجکردن و چون ئیدارەی پارە ئەکرێن بەڵام فێر نەکراوین چون پارە پەیاکەین بۆیە چونکە پارە پەیاکردن بەڕاستی بە مەهارەت و بە سکیڵ و تواناکان و لێهاتوویەکان ئەکرێتن ئەگەر زوو ئینسان خەمی ئەم بابەتە نەخوا بەڕاستی هەتاماوە لە ژیانەوەکو جەنابەت فەرمووت ئەگەڕێ بە دوای فرسەتێکی تەعینات و معاشێکی کەم لە شوێنی کە دەستەکەوێ ڕوبعی پێداویستەکانی بووی دابین ناکە بەڵام لە ناچاریە مەجبورە ئەمە بکات چونکە ئەمەش نەکە ئەویشی نامێنی وایە پێشنیاری من بۆ ئەم حاڵەتە چیە هەر کەسێک سەرەتا ئەبێت سەرچاوەیەکی داهاتی چەند بچووکیشی هەبێتن تەعیناتێکە کۆمپانیایەکە هەرێکوێ بەڵام بەمە ئیکتیفانەکە ئەبێ عەقلیەتی خۆی بگۆڕێ لە عەقلیەتێکی خەرجکردنەوە بۆ عەقلیەتێکی بەرهەمهێن
ئەگەر ئەم عقلیەتە زوو دروست بۆ ئەمە باش ئەمە چۆن بیکات دکتۆر ینی ئەگەر ئەم سەرچاوەدارەیەکی هەبێت بۆ منە کەم بێت یاخود زۆریش بێت چۆن ئەو بیرۆکەی بۆ بێت یاخود چۆن بڕیار بدات من تەواو ئەم پارەیە یاخود ئەو سەرچاوەدارایی هەمە سەرفی دەکەم پرۆژێکی بچووک دەانم پێویستە چۆن ئەو هەنگاوە دەست پێ بکات تەواو دەستە خۆش بێت لە هەنێ وڵاتە وەکو مالیزیا وەکو یابان زیاتر لە 160 ئابووری ئەو وڵاتە ینی لەسەر پرۆژە بچووکەکانە دامەزراوە یان پرۆژە بچووکەکان پرۆژەیەکە کە گەنجێک تاکێک دەستی پێکردووە لەگەڵ 3-4 نەفەری تر شتێکی بچووکیان داناوە وردە داهاتیان زیابێتن طبعا مەوزوعی داهاتیان لایەنی داراییان سەرچاوە داراییەکانی خۆت زیاکەیت بە چەند هەنگاوێک هەروە یەکەم شت ئەبێ بیرروکەیەکت هەبێ بوو دامەزراندنی ئیشێک من لەگەڵ ئەوەم هەر گەنجێکی ئەزیز هەر تاکێک ئێستا ئەگەر خەریکی ئیشێک بێتن با لەسەر ئەو کارە بەردەوام بێ بەڵام لەگەڵ ئەوەیە یەکسەر بیر بکاتەوە کە ئەم مرۆڤە حەزی ڕاستەقینەی خۆی چییە من هەمیشە ئاڵم سێ زاراومانە هەیە من لە خولەکانمە زۆر ئاماژە بەواکەم ئەم سێ زاراوایانە یان ئەم سێ چەمکە بێنیتە ئاستی یەک بە بەردەوامی گەشەکەیت و بەردەوام داهێنانەکە یەکێکیان هیوایەت و حەز و خولیاکانی مرۆڤن دووەم پسپۆری و شارەزایی و خوێندنەوە لەسەر ئەم بابەتە سێەم کارکردن جا دوو نمونە هێن من لە کۆرسەکانە باسەکەم دوو نمونە ئەهێنین یەکێکیان بۆ نمونە بە مناڵی و حەز و خولیای وێنەکێشان و ڕاستم بوو دەرەجەیەکی هێناوە لە بیرکاری وەرگیرە و شەهادەی بیرکاری تەواو کردووە ئێستا کاری دیلیڤەری ئەەکە بۆ نمونە کاری دیلیڤەریەکە لە شوێنەکە خواردن ئەگەینێ بە ماڵانە ئەگەری سەرکەوتنی ئەم گەنجە لە ژیانە و مرتاحی لە ژیانە چەندێکە بە بەراورد لەگەڵ کەسێکی تر هەر لە مناڵیەوە بوو نمونە حەزی لە کۆمپیوتەر و ئیش و ئەوانە بوو چوو بەشی ئایتی تەواو کرد ئێستا گروپێکی بچووکی داناوە بۆ کۆدینگ و پرۆگرامین و ئەو 4-5 نەفەرن ئیشەکەن سیرەکە ئەم حەز و پسپۆری و ئیشەکەیشی لە یەک بواردەوە ئەم حەزی شتێکە پسپۆریەکەی شەهادەکەی لە شتێکی ترە ئیشەکەی لە شیری ترە ئەمە یەکەم بەردەوام بۆڵە بۆڵیتی مرتاح نییە ئەواز لەم ئێشەیەنێ ئەچێتە ئیشێکی تر و ئازانێت بەمە مرتاحترە بێت تۆزێک معاشەکەی باشترە 2-3 مانگیان چەند مانگێک لەوەی ئیشەکە بێتاقەتە بێ ئەچێت ئیلا ئەبێ بۆیە من ئاڵێم هەر کەسێک لە هەر بوارێکدایە یەکسەر پرسیار لە خۆی بکە حەزە ڕاستەقینەکانی من و توانەکانی من لەکوێیا بووم لەگەڵ ئەو ئیشە فکرەیەکی بزنس و داهات لە ئیشەکەی خۆیان دەست پێ بکەن کتێب لەسەر بخوێنێت دەورات وەربگرێ بۆ نمونە حەزی لە دیزاین و گرافیک و ئەوەنە مەجاالینێ با بچێت دوو دەورە وەربگرێ لەسەر بەرنامەی ئەفتەر ئیفکتیان هەر بەرنامەیەک بێ دوو کتێب لەسەر ئەو بابەتە بخوێنێ لە یوتیوبە نزیکەی 100 ساعت لە ساڵێکە یان 200 ساعت من دامنەوە مینیمامەکەی خۆی پەلەی پێ بدە سەیرەکە دوای ساڵێک زۆر فەرقی کردووە لەگەڵ پێش ساڵێکە مەهێشتا بزنسی دانەناوە بەڵام خۆی ئامادە ئەکە خۆی شارەزە ئەکە ئەوانە کە ساڵێک بە چڕی هەموو ڕۆژێ 2 ساعت 3 ساعت خەریکی گرنگیدان بێ بەو بوارەیە کە حەزی لێی بوو لەگەڵ ئەوەی کە دەوامەکەی لە دەست نەداوە مەعاشەکەیشەیە حەدی ئەدنای داهاتەکەی بوو دابین کردووە ئەوجا یەک پێشنیاری تریشەکەم با سەتادەی ئەم داهاتە کەمەی کە هەیە خەرجکە بۆ ئەو پرۆژەیە کە ینی کتێبی بخوێنێ دەوراتی لەسەر وەربگرێ ئەگەر پێویستی بە کۆمەڵێک پێدەویست بچووکە من ئەڵێم پرۆژەی بچووک خۆشبەختانە پارەی زۆری ناوێت ینی بۆ نمونە کەسێکە هەوێ ببێتە یوتیوبەر گیریمە حەزی لێ قسە بکە و ئەوانە توانای ئەمەی هەیە بە شەو ڕۆژێک نابێتن وایە ئەبێ ساڵێک شت بخوێنێ چون ببێتە یوتیوبەر چون شارەزا بێ چون ڤیدیو ئەپلۆد ئەەکەی چون ئەکاونت دروستەکەی چون سپۆنسەری لێ دەیت ئەو داهاتێکی کە هەتا بوو نمونە باڵێن 300,000-400,000 هەیە بە 30,000 لەمەیە خەرجکە بەکڕینی مایکێکی جوانتر بیکرێ مۆبایلێکی متەتەوەتر بکرێ ستاندێک بکرێ ڕنگ لایتێک بکرێت لە ماڵەوە دانی ستودیویەکی بچووک بخۆی دروستکە لە ماڵەوە بە ساڵێک ئەتوانێت پێیایی دروستکەوایە دوای ئەوە ساڵێکی تریش بەس ڤیدیو بڵاوکاتەوە وەکو ڤیدیۆی کورت و ئەوانە بە فێری بەرنمەیەکی مونتاژ و ئەوانە بێ وردە سەیرێکی دوای 2-3 ساڵ فۆلۆوەری زۆر بوو ئەوانە سەرەتایی بوون بە یوتیوبەری دەست پێەکە ئەو کاتە هەندێک جار یعنی کەسانێک کاتە سەختەکە یاخود قورسترین هەنگاو بە یەکەم هەنگاو ئەزانەڵێن قورسترین هەنگاو ئەو هەنگاوەیە کە یەکەم جا تۆ دەینیت بۆ ئەوی بچتە نێو جیهانێکی نوێ بۆ ئەوی بچتە کارێکینەوە هەندێک جار ینی باسی ئەوەشەکەن من لێ هاتوویم لە شتێکی دیاریکراودا نیە من بەهرەیەکی وام نییە تەنها فێری ئەوەم بێم بۆ نمونە ڕۆژان لەسەر کۆمپیوتەرەکەم چەند شتێک ئیدیت بکەم چەند شتێک چارەسەر بکەم و
تەواو موچەکەی خۆم وەربگرم لەسەر ماچیاڵ ینی دەست خۆش بێ ئەمە شتێکە پێوتری کەمفەت زون یعنی بازنەی ئارامیان بازنەی پاڵدانەوە وەکو بڵێ بەداخەوە یعنی زۆرێک لە خەڵک بازنەیەکی خۆزگە بازنای فراوانج بە زۆر بچووکە ینی فێری دووسێ شت بووە ینی دەوامکردن و هاتنەوە و چوونە کافەیەک و هاتنەوە بەدەر لە مەشتێکی پێ بڵێ وەرە با بچینە گەڕاکێکی تر ئیش بکەین یا بچینە شارێکی تریان وەرە با لە مەدانی ئۆنلاینە ئیش بکەین ئای باوکەوە کەی ئیشی منەوە نازانم چی ینی لەم بازنەیە بەس لێرەیە ئەتوانێت بجۆڵێ طبعا ئەمە بەڕاستی یەکەم هەنگاو ئەوەیە کە ئەبێ جورئەتی ئەوە هەبێتن ئەم بازنای وەردە فراوان کە بەڕاستی کە جورئەتی ئەمەت کرد بازنەکەت هەر لە ناو بازنای پاڵدانەوە ئەوەنە فراوان ئەبێ زۆر خۆشە یعنی زۆر مجازەفاتی شەکەیت و بەڵام هەست بە مەترسی ناکەێت ئەو قسەیە زۆر ورد و دقیقە یەکەم هەنگاو لە هەموو پرۆژەیەکە زۆر قورسە یعنی بۆیە من لە کۆرسی ئازادی دەریامیشە ئەڵێم یەکەم دولار پەیاکەیت بە جوهدی خۆت بەبێ لە مەعاش پەیاکەیت بەڕاستی ڕەنگە 5 ساڵی بووێ بۆی بتوانانی 10 دلار پەیاکەیت بەڵام ئەوەی کە بە 5 ساڵ کردت جاری دووەم ئەتوانی بە 5 مانگ بیکەیت جاری دووەم ئەتوانی بە 5 ڕۆژ بیکەیت بە دوای ئەوتوانی بە 5 ساعت پەیاکەیت ئاوە نییە یعنی 100 دلاری یەکەم زۆر قورسە بەڵام 100 دلاری دووەم ئاسانترە 100 دلاری سێم زۆر ئاسانترە هیچ چوارەم و پێنجەم هەر زۆر ئاسانترە بێتن دوای ئەمە بچی ڕبتە بە عقلیەتەوە چونکە ئەساسی یەکەم ئەبێ خۆت پێ بگەینی بزانی خەلەلەکانت لە چیایە پێویستیت بە چییە ئەو بوارێک کە ئەدەوێت پرۆژێت یادانیت لیستێک دروست کە ڕەنگە 20 شتی پێویست بێ خۆت 15 دانەت هەیە پێنجیمەوە ئەو پێنجە لە ماوەی ساڵێکە کاری لەسەر بکە باشە بە وردی تاوان ئەمە من هەمیشە ئەم قسەیەکەم ئەڵم گەنجە ئازیز و خۆشەویستەکان لە ئەمڕۆ دەست پێ بکە 5 ساڵ خۆت هیلاکە 5 ساڵ لە پاڵ دەوامەکەی خۆت هەموو ڕۆژێ 2 ساعت 3 ساعتی تر ئیش لەسەر بنیادنانی خۆت بکە لەو بارەی کە تو حەزلەیە 5 ساڵ بە چڕی و بەپڕی بەبێ یعنی خەمساردی دوای ئەوە ئینشاءالله ئەم 5 ساڵە بەخێوت ئەکەن بوو 50 ساڵی داهاتوو 50 ساڵی داهاتوو ئەوەنە داهاتێکی ئیستراحەتت بوو دابین ئەکەن کە منەتت بە داهات و ترست نەبێتن لە داهاتی خۆت ئەگەر ئەمە نەکەیت بە شێوازە تەقلیدەکەی خۆمان 50 ساڵ دەوام ئەکە لەسەر کورسیەکە لەسەر شوێنێکە تەقاعدیەکە بێتن ئەو تەقاعدیە ڕبعی پێداویستەکانی ژیانی خۆشی ژیانەی ژێر ئەم دوو ئۆپشنەیە ئەگەر کەسێک ئستعدادی هەبێت 5 ساڵ خۆی هیلاکە خۆی من تەوان بە معادلات ئەڵێن 5 ساڵ بۆ 7 ساڵی ئەوێ کەس وا نەزانێت بە پەیاکردنی داهاتێکی ئیستراحەت سویچ پلاکێکە ئاوای لێ بدەین باوەڕ بەو کتێبانە نەکەن بە 7 ڕۆژ بە ملیۆنێر و نازانم ئەم شتانە لە واقعا نییە من تقریبا ژیان نامەی زۆربەی هەرە زۆری دەوڵەمەنەکانی جیهانم خوێندووە هەمووی جاکما بیل گێتس وارن بافێت ڕۆبەرت کیوساکی جیم ڕۆن یعنی ئەمانە هیچی کەمتر لە 5 ساڵ 6 ساڵ ئەوانە نەبووە هەیە 15 ساڵیشی خایەندەوە وەکو جاکما 15 ساڵی خایەن تا گەیشتە یعنی سەروەتێکی زۆر ئێمە باسی ئەو ڕقەمە بەرزەش جارێ ناکەین خەمی ئەوەمانە گەنجە ئازیزەکانمان بەشی ئەوەنە بە ئیستراحەت بژی بە ئیستراحەت خەمی ئەوەی نەبێ بڵێ وڵام من بەیانی ئەمەوەی سەفەرێکم ئەبێت 4 ساڵ پارە کۆکەمەوە بۆ ئەوی بتوانم زیێک سەفەرکەم مەرج ئەمەش دکتۆر لای بینەران لای بەشی لە بینەران پرسیار بێت بۆ منە کارکردنێکی نوێ دانانی پرۆژەیەکی بچووکیش بێت هەوڵدان بۆ ئەوی کە خاوەنکارێک بێت مەرجامیش ئەو سەرکەوتنە لە هەزری خۆی دابنێ بۆ نەبڵێت من 2 ساڵ 3 ساڵ منە 4 ساڵ ماندوو ئەبم هیلاکە بم دوایەوە ئەتوانم بەرهەمەکەی بخۆم یاخود ئەبێت پلانێکی وردی هەبێت ئەو کاری ئەوەی کا زیاتر لە چ بوارێکە دەتوانێت خۆی ورد بێتەوە قازانجەکەی چۆن دەبێت زەرەکەی چۆن دەبێت ئەمانە گرینگە دابدرێ بە دڵنیاییەوە من ئێستا داتایەکەڵم هیوادارم بینەرە بەڕێزەکان نەترسم بۆ ترساندە ناڵم بۆ بەرچاوڕوونیان ئەڵم کە وتمان هەنێ وڵات 160 یان 170 ئابوووریەکان لەسەر پرۆژە بچووکەکانە بەڵام بە پێ لێکۆڵینەوەکان پرۆژە بچووکەکان لە ماوەی 15 ساڵە 180 فەشەل ئەهێنن یعنی 120 ئەتوانێ بەرگی زیاتر لە 15 ساڵ بگرێتن ئەمە بە پێ لێکۆڵینەوە زانستیەکانە وایە یعنی هەر لە ساڵی یەکەمە 150 پرۆژە بچووکەکان لە ناو ئەچن بەڵام ئەمە خەتای چیە خەتای پرۆژە بچووکەکان نییە خەتای نەزانی نەبووچوونە ناو پرۆژە بچووکەکان یعنی من پێشنیاری ئەوە ئەەکەم کەسێک بەم هەنگاوانە بڕوە یەکەم پرۆژەیەک دروستکە لە بواری حەزەکانی خۆی نەچێتە بوارێکە لی نازانێ یان حەزی لێ نییە یان هیچ شارەزاییەکی لەسەر نییە ینی خۆ معقول نییە ئەم مرۆڤە ئیلا و بیللا خۆی گەورە بۆ هەر مرۆڤێک چەند بەهرەیەکی پێیەوە
هەیە دەنگی باشە هەیە دەست و پلی نەرمە لەگەڵ هەیە زمان زانە هەیە حەزی ینی هەر هەیە مۆسیقا ئەزانێ هەر بوارێک کە لێ هاتوو یان حەزێکی خۆلیایەکی مناڵی ڕاستەقینەی خۆت بووە لەوێوە دەست پێ بکە هەنگاوی دووەم ساڵێک شت لەسەر بخوێنە هەر نەڵێ وڵا حەزی خۆمە و شارەزایمە یەکسەر بچی پرۆژەدانی نە ساڵێک بخوێنە ساڵێکی تر زیاتر ڕۆژی 2 ساعت لەسەر ئەو بوارە کتێب بخوێنە لە یوتیوبە بگەڕی خەڵک چی ئەکە لەو بوارەیە چۆن پارە پێیاکەن چۆن پرۆژە ئەەکەن سەدان فکرت بۆ دێتن ئەو فکرێ لە ماوەی ساڵێکە بەس بیری لێ بکەرەوە ئەوەنە دوای ئەوە پێم باشە وەکو پێشنیار بچێتە خولێکی پرۆژە بچووک و مامناوەندەکان خولێک هەیە مەتەن بە 20 ساعت 25 ساعت من خۆم خولێکم هەیە بە 24 ساعت باسی ئەوە ئەەکەم هەنگاوە ئەم خۆلە ڕەنگە لە سەتا هەفتای هەڵەکانت بۆ بگەڕێنێتەوە کە فێر ئەبی ئەو هەڵانە ناکەیت بەڵام هەر ئەگەری هەڵا و ئەوانە هەر ئەبێ داینین چووکە یەکشت نییە جاکمە ئەڵێتن بۆیە من ئەڵم زوو دەست پێکردن زۆر گرنگە جەنابەت بزانم لە پێشێکیە ئەو ئاماژەیەت کرد کە گەنجێک بڵێ وڵا جارێ هێشتا من گەنجم و جاری زووە و جارێ تەڵەبەم و بە ئاڵێ هەتا زووتر دەست پێ بکەیت زووتر پێ ئەەکەیت تەڵعاً زووتر هەڵا ئەەکەیت زووتر فێر ئەبی تەڵعاً ئەو معادلەکە بەم شێوازەیە ئەبێ وەکوتمان دەست پێ بکەیت لە حەزێکی خۆت دوای ئەوە خۆت ئامادەکەیت و شارەزابی لەو بەرە دوای ئەوە دەست پێ بکەیت زۆر چاوەڕێش نەکەیت ئەبێ دەست پێ بکەیت کە دەست پێکرد حتمما هەڵا ئەەکەیت هەنێ هەڵا ئەەکەیت لەگەڵ هەڵەکانە وردە وردە فێر ئەبی پرۆژەکەت بەهێز ئەەکەیتەوە کە فێر بوویت ئیتر تەواو گەشە ئەەکەیت تقریبان بە پێی لێکۆڵینەوە زانستیەکان پرۆژە بچووکەکان ئەگەر توانی بەرگەی 3 ساڵ بگرێت لە ناو نەچێ با قازانجیش نەکە تۆزی لە ناو نەچێ بەرگە بگرێت قازانجێکی کەمیش بکە لە دوای 3 ساڵە ئەوەنە تۆکمە ئەبێتن ئەوەنە شارەزا ئەبێتن ئەوەنە هەڵی کردووە ئیتر بە ئینتڵ بە قەفزەیەکی زۆر گەورە هەمیشە بە پێی لێکۆڵینەوەکان ئەو پرۆژە گەورانەی کە ئێستا سەیرەکەیت لە 3 ساڵی یەکەمە لە مەترسی لە ناوچوو نابوون بەڵام کە 3 ساڵ بەرگیان کرد دوای ئەوە هەنگاوێکی زۆر باش چوونە پێشەوە زۆر باش دوای ئەوە دوای 5 ساڵ جارێکی تر هەنگاوێکی تر ئەچیتە پێشەوە دوای 8 ساڵ جارێکی تر ئەچیتە پێشەوە ئەگەر بەرگەی 8 ساڵت گرت ئەبێتە پرۆژەیەک و باش ڕێگەکانت داکوتی لە ناو نەک ئەو کاتە قازانجەکە بۆ خۆتە بێ هەتوانی چەندین گەنجی تریش بخەیتە ناو ئەم پرۆژەیە باشە پەلەکردن تو بۆ مناڵی 3 ساڵ لەوێ بۆ نمونەیانی تا داهاتەکەت زیاد بکە پەلەکردن لەوەی کە کارەکەت بەرەو پێش ببەی بەبێ پلانێک چۆن کاریگەریە چۆن کاردانەوە لەسەر کارەکەی تۆ دروست دەکەم و هەروەها هەندێک جار دکتۆر بۆ نمونە کە کاسێک ئەو 3 ساڵی کە تۆ بۆ منە ئاماژت پێکرد پرۆژەکەی بەرگا ئەگرێ هیچ بەرەو پێشچوونێکی نییە هەر لە بازنەیەکی داخراوی پرۆژەکەی خۆیان ماوەتەوە هەنگاوێکی تر نانێن وەگەریەکی تر ناکات لە کاتێکا لەوانەیە لە ماوەی ئەو 3 ساڵەیە هەزاران کەسی کە بە هەمان شێوە پرۆژەکەی ئەو چنە بواری پرۆژەکەی ئەوە زۆر جوانە خۆی ئەبێت هەوازن لە بینی دووشت بکەین بەڕاستی لە بینی خۆ ئامادەکردن و پلاندانان و دەست پێکردن ناکرێت ئەوەندە بوو نمونە 5 ساڵ خەریکی خۆ ئامادەکردن بووم و هێشتا دەستم پێ نەکرد بێتن ناکرێت دەست پێ بکەم بەبێ خۆ ئامادەکردن من ئەڵێم ساڵێک بەسە خۆ ئامادەکردن وەکو ئەوە بەس جددی ساڵێک نەکەل ئەوە لە ئەمڕۆ دەست پێ بکە ساڵێک دڵامە ساڵێک ڕۆژنە ساڵێک بە وعدی ئەوەی ڕۆژی 2 ساعت لانی کەم 2 ساعت ئیش بکە لەسەر پرۆژەکەی خۆی چ بە خوێندنەوە بێ چ بە دەورات بینین بێت چ بە نووسینەوەی نەشت بێت چ بە لە بازارە بگەڕێ ئەم ئیشە چەند سەرەکی مقابلاتی خەڵکە لە سوشەل میدیا وەسایل ئێستا زۆرن ساڵێک کافیە دوای ساڵێک دەست پێ ئەکە بەڵام لەگەڵ دەست پێکردنە ئەبێت جورعی خۆفێرکردنیش بەردەوام بێ بۆ نمونە ئێستا یەکێکی وەکو وارن بافێت کە گەورەترین سەرمایەداری و بەرهێنی ئەم سەردەمەیە سەرەوە و سامانەکەی 186 میلیارد دلار تقریبا ئێستاشی تەمەنی نزیکەی 93 ساڵە ئاڵێ من ئێستاشی لەسەر بێ ڕۆژی نزیکەی 4 بۆ 5 ساعت خۆم فێر ئەەکەم ئەخوێنم یەکێک وەکو تەڵال ئەبوو غەزالە کابرایەکی ئەردەنیە سەرمایەدارێکی مەعروفی بەناوبانگی ئەردەنیە ئەوش نزیکەی تەمەنی تقریبا نزیکەی 88 ساڵە ئەوەیە ئەو ئاڵێ من لە شەو ڕۆژێکە 12 ساعت ئیشەکەم 6 ساعت ئەخوێنم خۆم پێ ئەگەینم یعنی ها پلان دانم و ئەخوێنم 6 ساعتیش ئیشەکەم باشە کەواتە کە دەست پێ کرد زیاتر پێویستیت بە پلاندانانە وا نەزانی ساڵێک پلاندانان کافیە ئیتر تەواو دەست پێ ئەەکەیت و هیچ نەکەیت نه بەڵام پلاندانانی دووەم پلاندانانێکی مەیدانیە هەنی تو دەستێکێ بەکار ینی من ئێستا ماوەی ڕابردوو ئەم چەند مانگەی ڕابردوو ینی ئیشرافم لەسەر پرۆژەی چەندین گەنج کردووە بۆ نمونە یەکێکیان پرۆژەیەکی ئۆنلاینە یعنی ئەمە تقریبا 6 مانگە خەریکین لەگەڵیانە ئیتر پلانەکە کاملمان دانابوو بەڵام کە ئەچیتە ئەرزی واقع سەیرەکەیت
هەنێشت دێتە پێشەوە ینی حسابت بوو نەکردووە هەر ئەبێ مرۆنەتت هەبێت چون فێر بووین ئیتر ئەم مەغزانە چۆن ئەگیری لەکوێ بێ باشترە مواصفاتی مەغزانەکە چۆن بێتن بۆ ئیشە ئۆنلاینەکەیان باشە دوای ئەوە ئەپلیکیشن دروستەکەیت ئەبێ تست بکرێت مثلەن ئەم تێستەمان کرد هەنی خەلەلی تێ بوو ئەبێ چاکی کەیت ئاوا ینی پێش ئەوەی پابلیشی کەیت بۆ گشتی ئەمانە هەمووین بەڵام هەتا دەست پێ نەکەیت ئەم وردەکاریانت بۆ دەرناکەوێتن چونکە لەسەر کاغەز پرۆژەکان ئاسانن ئەڵێ وڵا ئاوا ئەەکەم و ڕۆژی ئەوەنە سەبسکرایبم ئەبێ و نازم ئەوەنە داهاتم ئەبێ حسابێک لێ ئەڵێ وڵا ڕۆژی $1000 دێت کەچی دەستێکی بە ئیشکردن ڕەنگە بە 5 ڕۆژ $2 فیانەکەیت وایە ئەمە ساردت نکاتەوە چونکە ریال لایف زۆر جیاوازە لە ڤێرچوال لایف کاتە ئیشی ئەم ئۆنلاینە دەتوانرێ هەموو تاکەی بیکات بوون لە پێیجێکدانێ ئسپۆنسەریەکات و هەندێک بابەتی کاڵا و بەرهەم ئەهێنێت توانێک سەر دەست پێ بکە بڵێ من لێرەوە دەست پێکەم تاو ئیتر لە داهاتوە بەرهەمێکی خۆم دەبێت وەکو دەستپێک و توانە و بەهرە من ئەتوانم بڵێ مافی هەموو کەسێکە دەست پێ بکە بەڵام بەدڵنیایی و هەموو کەسێک سەرکەوتو نابێتن چونکە ئەگەر کێ سەر ئەکەوێت لەم بوارە یەکەم ئەبێ حەزت لەو بوارە هەبێتن یان حەزت لە شتێکە هەبێتن چونکە ئۆنلاین بازارێکی زۆر گشتێت چونکە ئێستا من بەس یەک گریمانەیە کە خەمە بەردیدی بەڕێست و بەڕێستان و بینەرە بەڕێزەکەن بێنە بەرچاوی خۆتان ئێستا شتێک نەبێت لە دنیای ئەنترنێت ڕاکێشن ئەنترنێت نەمێنێ لە دنیاە چەند ئیش و بزنس لە ناو ئەچێ ڕەنگە زیاتر لە 2-3 ملیار سەرچاوی داهات خو ئەنترنێت تەمەنی نزیکەی 25 ساڵێکە 30 ساڵێکە باشە ئەم خەڵکە پێش 30 ساڵ چی ئیشێکیان نەکرد وایە یعنی چون داهاتیان هەبوو من ئەڵێم هەموو فرسەتێک کە دێتە پێشەوە کە هەر شتێک هەر پێشکەوتنێک دێت یەک دنیا فرسەت گرفتیش لەگەڵ خۆیانە بەڵام یەک دنیا فرسەتیش دێنێتە پێشەوە تامان بزنسی سەرکەوتو ئەوەیە کە تو بە دوای قەیرانێکیان گرفتێکە بگەڕی چارەسەرێکی بۆ پێشنیارکەیت و تاقیکەیتەوە چارەسەرەکەت مەفعولە و بتوانی بازارسازی بۆ ئەمە بکەیت بە کورتی تامان زۆر بە کورتی ئەگەنە تەفسیلەکەی پێویستی بە 20 ساعتەکە قسە لەسەر ئەم بابەتانە بکەیت ئەبێ بە دوای کێشەیەکە قەیرانێکە بگەڕیت کە خۆشبەختانە ناڵێم خۆ بڵێم خۆشبەختانە بەداخەوە بەڵام یعنی قەیران و گرفت لەگەڵ ژیانی مرۆڤایەتیە قەیران و گرفت بەردەوام هەیە خەڵکی زۆر بێتاقەت ئەبێ لەم گرفتانەی کە هەیە بەڵام وەکو بزنس سەیرێکی بەڕاستی هەر گرفتێک فرسەتی ئەوەیە کە دەیان گەنج تیایدا چارەسەری ئەو گرفتەمان بۆ بکەن و پێشکەون ئەنە بۆ نمونە ئۆبەر چۆن پێشکەوت ئۆبەر ئەپلیکیشنێکە بۆ تەکسی یعنی لە قەیرانێکەوە دروست بووە خەڵک یعنی ئۆبەر ئەوەیە سەر لە ماڵی خۆت بە ئەپلیکیشن داوای سیارەیەکەکەیت ڕسمی سایقەکە دێتن ساعت ئەوەنە نرخەکەیشی تایە ئەوە نییە بڵکەویتە جەدەل لەگەڵ سایقەکە بە چەند ئەمگەینی وڵا زۆرە وڵا گرانە ئەوانە هەموو ئۆپشنەکانت ئەداتێ خۆ لە گرفتێکە دروستی ئەو ئەپلیکیشنێک کەسە کۆنتترۆلی هەموو جیهانی کردووە کە ناوی ئۆبەرە خۆی یەک سیارەی نییە خۆی یەک سیارەی نییە خەڵکەکەیە سیارەکانی خۆی ڕجستەر ئەەکەن لەوە کێشەی خەڵکیش حال کردووە و ئەمانە سەیری ئەمەزۆن کە سەیری عەلیبابا ئەمانە هەمووی کەواتە هەموو کەسێک توانای ئەوەی هەیە بە تایبەتی ئەگەر تۆزێک ئیش لەسەر خۆی بکە ئەتوانێت ئیشێک دەست پێ بکە بە ئۆنلاین بەیان ئۆفلاین بێ بەڵام فرسەتی ئۆنلاین زۆر زیاترە زۆر ینی سنووری نامێنێ بە تایبەتی ئەگەر کەسێک تۆزێک زمانێکی تریش بزانێ ئەپلیکیشنەکە تۆزێک گلۆبال بێنەک محلی بێتن فرسەتی گەشەکردن و بەرەو پێشچوونی زۆر زیاترە لە کارێکی تری ئۆفلاین بەڵام ڕێگر نییە کەسێک حەزی لەم بارەیە کەسێک حەزی لەم بارە هەندێک جار کەسانێک لێی ئەوا کرد کە دەستمایەکی گونجاومان نییە بۆی ئێمە دەست بەکارێک بکەین بۆ نمونە کاتێک کەسێک ئاوێت فرۆژگایەکی جل یاخود لە ڕێگەی هەر لا ڕێگایەکە بە مامەڵی جل بکات یاخود ببێ بە بازرگانی جل بەرگەڵێ من ئێستا بێ بڕۆم دوکانێک بەکرێ بگرم ئەمە کڕی دوکانەکە باج ئەو باجی یەتە سرم ئەو پاری کە ئەیم بەو جلوبەرگەی کە لە وڵاتێکی ترەوە بم هاوردە دەکرێت زۆرە کا لەسەری ئەڵێ شەشمانگ یەکەمیش من بە زیان هەردام ناوە ینی ئەمانە قوربانیدان ینی قوربانیدان لە دەستکەوتنی کارێکی گونجاو بۆ خۆت بۆی لە داهاتوودا دەستمایەکی باشە هەبێت چۆن ڕۆڵە بینێ چۆن قوربانی بدەین بە دوو خەڵ یەکەم لە بنەڕەتدا هەموو کەسێک کە بە تەمای داهاتێکی باشترە ئەبێ ئامادەی قوربانیدانیشی هەبێتن قوربانی کات بێ جاری وایە قوربانی ئەو پارەی کەمەشی کە کۆی کردوتەوە هەمووی لە ناو بچێ ئەمانە زۆر احتیاجیە ئەگەر کەسێک ئەم ئامادەی ئستعدادی نەبێ وڵی تر لە پشتمێزێک دانیشە و 300-400 معاشەکەی خۆت وەرگرە و هەتا ماوی ئەگەر دڵت ناسکە و لە ترسی لە دەستدانی $100 ئەوە ناکرێتن بەڵام هەواڵە خۆشەکە ئەم هەواڵە ناخۆشەکە بۆ هەواڵە خۆشەکە پرۆژە بچووکەکان ئەکرێ بە سەرمایەکی زۆر کەم بوو ئەڵێم پرۆژە بچووکەکان گرنگن چونکە خوا نەخواسە لە ناوچوونی پرۆژەکەشە کارەسەت ڕۆنادا
پارەیەکی بچووک سەرمایەکی زۆر کەمیەوە ئەوەی کە جەنابەت باس کردووە جلو بەرگەوەنە من ئەگەر من ڕاوێژی پێ بدەم چی پێ ئەڵێم سەرەتا هیچ مەخزانێک نەگرە لە ماڵی خۆت تاکێکی دۆڵابەکەی خۆت دوو پارچە بێنە بوو ئەچی 200 پارچە ئەهێنی لە بیداد نەچوو دووبەی لە دووبەی بێنە هەنگاوی یەکەم لە ئۆنلاینە لە علی بابایە لە شوێنی بازاری ئۆنلاین زۆر زۆرە داوای 5 پارچە بکە وەکو سامپڵ 5 پارچە 50 دلاری ئەوێ بۆ نمونە بێنە چاوەڕێ بکە تا ئەگانە لای تو با بڵێن 50 دلاریش لە کرێ ڕێگاوانە تو دەیت پارچەیەکی لەسەر تو بە 20 دلار کەوتووە تو بیکە بە 30 دلار بیفرۆشە زۆر تەماحیش نەگیرێت بە 25 دلار بیفرۆشە باشە بدایەت عرضیکە لە ئینستاگرامە نەپارە ئەدەیت سپۆنسەریشی لێ باشە بەس بۆ ڕەفیقەکانی خۆت بنێرە جارێ بەڵێ وەڵای من ئەم پارچەیەم هێناوە بزانم کە هەر ڕەفیقەکانی خۆت هەر خزمەکانی خۆت لەوان دەست پێ بکە بازار دەست پێ بۆ نمونە ئەم پارچەیەکی کڕی ئەمی تر کڕی دوای 5-6 ڕۆژیان با بڵێن 2-3 هەفتە سەی دەکەیت پارچەکانت دوو دانەی مایەوە کە تو توانیت 20 دانە بیفرۆشی یان 10 دانە ئاوا بفرۆشی ئەم جارە داوای 30 پارچە بکە مثلا یان دوو هێندەی جاری پێش بکە چونکە نرخەکەی هەرزانتر لەسەر تو ئەکەوێتن باشتر ئەگاتن تا تەڕان زۆرتر بێت وردە دوای ئەوە تاکێکی تریشی دۆڵابەکەت بوو بەتاڵکە دوای ئەوە ژوورێکی بۆ تەرخانکە لە ماڵەوە ئاوا وردە کە وای لێ هات لە مانگێکە 100 پارچەت فروشت توانیت کرێی مەخزنێک بدەیت یان دوکانی بدەیت لە بازارە یان شتە ئەو کاتە وای لێ بکە یعنی مەبەستم لەگەڵ ئیشەکە گەورە ئەبیت ئەمە سەرەتا ئەگەر کەسێک بڵێ وڵا ئیشەکەی من لە سەرەتەوە پێویستی بە پارەی زۆرە ئەمە ئەبێ دراست جەدوایەکی باش بۆ بکە ئەبێ ئامادەیت یابێ کەسێک بکاتە شەریک چونکە تو فکرە لە کەسێک و ئیشکردن لە کەسێک هەیە سەرمایە هەیە نازانێت چی ئیشە بکات و ئیشت هەیە بەڵام سەرمایەت نییە ئەمە بێ تێکەڵ ببن بۆ ئەوەی بە شارەکەت ئەم ئیشە بکەن بەس من ئاڵم پرۆژە بچووکەکان ڕەنگە یان پێویستی بە سەرمایە نییە یان سەرمایەکی زۆر کەم هەر ئەتوانی لە دایک و باوک و خزم و کەس و کارەکانت شتێکی بەسیط کۆکەیتەوە و دەست پێ بکەیت بەبێ ڕازی بیت ینی مشکلەکەمان تێگەیشتمان بۆ پرۆژە بچووکەکان ئەیەوێ لە ڕۆژی یەکەمە بەقەر مەعاشەکەی پارەی بێنێت ڕەنگە بە 3 ساڵ نەگات دەستکەوتێکی زۆری هەبێ ڕەنگە ئامادەی تیا بێتن بە 3 ساڵ ئەوجە بگەیتە ئاستی معاشەکەی بەڵام دوای ئەوە ئەبێتە 2 هێندە و 3 هێندە و 4 هێندە و 5 هێندە بەڵام معاش بە حیاتی ئاوازیان ناکە بۆم ئەگەر ئەو کەسە ئەو پلانەی هەبوو بۆم ئامادەکاریەکانی تەواوەتی کردبوو گربێت و لە پرۆژەی بچوو بە یاخود گەورە بێ دەست پێ بکات لێرەدا تا چەند گرنگە ئەو کەسە تەنها قەرار نەیات بە تەنها بۆم نەخێزانی دەوروبەری پاڵپشتی خێزانەکەی وتوێژێکی گشتی شارەزا تایبەت بەم بوارە بۆیە نەکەوێتە قاڵبی زەرەوە تا چەند گرنگە ئەم پاڵپشتیش لەو کەسەدا بوونی هەبێ زۆر گرنگە بەس ڕەنگە من تۆزێک جیاوازی یان دەستکاری ئەو پرسیارەی جەنابەت بکەم ڕاوێژکردن زۆر گرنگە بەڵام لەگەڵ کەسانی پسپۆر و شارەزا مەرج نییە ڕاوێژکردن تەنها لەگەڵ ماڵ و خێزان بێ وەکو ڕاوەرگرتن باشە بەس ماڵ و خێزان ڕەنگە ئەسڵەن شارەزاییان لەو بوارە نەبێ ڕەنگە ڕەت و دانی شەوت و بوو ئاکەێت و بەداخەوە یعنی ژینگەی پاڵپشتمان کەمە بەداخەوە ینی من لێرە ینی ڕۆی قسەکانم ئەەکەمە هەموو دایک و باوکێک تکاتان لێ ئەەکەم خەونی مناڵەکانتان نەکوژێنن تکاتان لێ ئەەکەم ینی مناڵێکە خولیای شتێکی هەیە حەزیکی هەیە گەنجێکە ئێوەی ئیشێ بکە بە هەموو توانەکانی خۆتان یارمەتی بن با زەرەریش بکە با فێر ببێ باشە ینی بچێتە ناو مەیدانی کار واللهی ئێستا خاوەنی علی بابا گەورەترین کۆمپانیای سینیە جاکمە ئەڵێ من بەنیازم کتێبێک دروستکەم بە ناوی 1001 هەڵەی علی بابا ینی ئەڵێ هەمیشە 1001 هەڵەها چون خۆی چیرۆکی علی بابا هەیە 1001 شەوها لە توراتی عەرەبیە هەیە مهم ئەو ئەڵێ من کتێبێک ئەنووسم بە ناوی 1001 هەڵەی کە کردمان ئەڵێ خەڵک وە هەمیشە باسی سەرکەوتنەکانی خۆی ئەکە ئەڵێ بەڵام ئەبێ بزانی تا هەڵەنەکەیت بزنس سەر ناکەوێتن بۆیە ترستان نەبێ دایک و باوکو با مناڵەکەت خۆی ئەوەی بە هاڵات بوون و هەڵەکردن فێر ئەبێ زۆر پێی قایمتر ئەبێتن لە کەسێک وەکو نەستەلە بەخێو کرابێ بەس فێر ببێ قازانج بکات دوای ئەوە خوا نەخواسە لە بیدا تا زەرار نەکەیت و بۆ نمونە ئیشەکەت گرفتت بۆ دروست نەبێتن عەرقەلە و شتت بۆ دروست نەبێت کە بوویتە خاوەنی سەرمایەکی زۆر لە ناو بچێ ئەوە کارەسەتی زۆر گەورە ئەبێ دوای خانووی بۆ بفرۆشی سیارەی بە ئێستا هیچی نەکردەوە 300-400 دلارێکی کۆ کردوتەوە لە گریمان قوربانی چاو پێڵاوەکەی ئەو ببات تێک بچێ یعنی مشکلە نێ بە جارێکی تر فێر ببێ لە شوێنێکی تر دەست پێ بکەن لەگەڵ ئەم هەنگاوانەنا یان لەگەڵ ئەم هەنگاوانەی کە کەسێک دەینێت تاکێک دەینێت تا چنە گرنگە لەگەڵ ئەو
شتێک کە خۆی فێرەکە ئەو بزنسی کە خۆ فێرەکە فێری شێوازی خەرجکردنی پارەکەش بێ بۆ نمونە من یم بە قەڵەمێکەوە بازرگانی یەکەم دە دۆلارێک بڵی قازانجی تێکم کاڵم قەڵم یانی قەڵم قازانج ناکرێت ینی مەبەست دۆلارێک قازانجەکەم هەڵستم ئەم دە دۆلارە ئەم بە شتێکی ڕۆژانە جێ دەستەکەم هەر دیارە دوای دیسان و ئەبێ لە گیرفانی خۆم دەربێنمەوە بۆ ئەوەی پەرە بە بزنسەکەم بم لەگەڵ ئەو بزنسی کە فێرەبی فێری ئیدارەدانی پارە ببین واللهی نەک لەگەڵ ئەوەی پێش ئەوی بچیتە ناو بزنسەکە بە فێری ئیدارەدانی پارەکەی خودێ من لەگەڵ جەنابتانە دەستبێکەکەم و هەر بینەرێکی بەڕێز کە گوێمان لێەکە یەک خاڵی زۆر جەوهەری جیاوازی نێوان عقلیەتی دەوڵەمەند و عقلیەتی هەژار ئەمەیە وا ئازانی خەڵک و ئازانی جیاوازی بینی هەژار و دەوڵەمەند پارەیە نەخێر عقلیەتە بەڵام خاڵە جیاکەرەوەکان چییە؟ جیاکەرەوەکانی عقلیەتی هەژار و عقلیەتی دەوڵەمەند و هەژار کەسە دەوڵەمەندەکە هەمیشە بە کەمتر لەو پارەی کەیتە دەستی ئەژی یعنی کەمتر لەوەی کەیتە دەستی خەرجەکە هەژارەکە هەمیشە زیاتر خەرجەکە لەو پارەی کەیتە دەستی بۆیە من ئەڵێم هەمیشە بە گەنجەکان ئەڵێم زۆر معادلەکە ئاسانە لە ئەمڕۆ دەستێکە من بە هەردووکتان دەست پێەکەم ئەگەر پێتان باش بێتن لە مەعاشی ئەم مانگەتان کە وەرتان کرد سەتادەی لێ هەڵگرن ئەو جەباقیەکەی خەرجکەن ڕەنگە ئێوە خۆتان پاشەکە و توشتانەوێت بەڵام بەوە دەست پێ بکەن سەتادەی کە هیچ جیاوازی ناکە بەخوا ئەگەر ڕاتب نازانم مەعاشتان چەندێکە بەس هەر چەندێک بێ گریمان با بڵێن 300,000 کەس داهاتێک گەنجی 300,000 هەیە باشە ئەگەر توانی بێتی ئێستا ژیانی خۆی ڕابهێنێ بە 300,000 بژی وەڵی بە 270,000 ئەژی 30,000 هیچ فەرق ناکە لە مانگێکە وایە بەڵام ئەم 30,000 ئەگەر مانگانە بخەیتە سەریەک شتێکی زۆر ئەکە بۆ ئەمەی تر ئەبێ فێری ئیدارەدانی پارەکە ببیتن وەکو سەرەتە بچوون یەکەم شت ئەبێ بڕیارێکی یەک لاکەرەوە بدەیت کە ئەوەی هێتە دەست ئەگەر دولارێکیش بێت 10 دولاریش بێ فێر ببی هەمووی خەرج ناکەیت سەرەتا نەک لە ئەخیرە بەڵام ئەگەر لە ئەخیری مانگە شتێکی مایەوە هەڵاگرم بە حیاتی نامێنێتەوە وارن بافێت ئاڵێت دەوڵەمەندەکان سەرەتا پاشەکەوتەکەن ئەوجا خەرجەکەن بەڵام هەژارەکان خەرجەکەن ئەوجا ئەگەر شتێک مایەوە پاشەکەوتەکەن بۆیە ئیدارەدانی ماڵ پارە بەوە دەست پێەکە بە عقلیەتی هەنگاوی یەکەم دوای ئەوە ئیتر وردە بازنەکە زیاکەیت ڕێژەی پاشەکەوتەکە زیاکەیت داهاتەکە زیابێ فێر ئەبی دوای ئەوە هەرچی پارەیەک لە هەر سەرچاوەیە کاتە دەست هەمووی خەرج ناکەیت هەڵی ئەگری ئەمە ئەخەیتە ئیش ئەمەی تر ئێمە وەکو جەنابەت قسەیەکی باشت کرد بیدات ینی قسەی ئاماژەیەکی جوانت کرد کە ئێمە فێری خەرجکردنی پارە بووین بەڵام بەڕاستی پارە 4 ئیشی پێ ئەکرێ یەکەم یەکێک لە ئیشەکان خەرجی ئەەکەیت یەکێک لە ئیشەکان پاشەکەوتی ئەەکەیت یەکێک لە ئیشەکان وەبەرهێنانی پێ ئەەکەیت یەکێک لە ئیشەکان ئەی بەخشیتەوە بە خەڵک ئەبێ ئینسان ئەم سێ بابەتی تریش ئەکتیف کە بێجگە لە خەرجکردن با خەرجکردن بەشێکی هەر ئەمێنێتن ناتوانانی بەبێ خەرجکردن زۆر سپاس بۆ دکتۆر سهیب ئامێدی مامۆستای زانکۆ سپاس بۆ زانیاریەکانت هەنا سەرجەم بڕگۆ بابەتەکانی باین باش کوردستان پێشکەش کرا تا پرۆگرامی ترخواتان